2000 FM, keeping you up to date with the latest news and current affairs from around the world. Stand by for the next program, broadcasting in Kurdish. ایوار باش گهدارین بریزو هجال هر دری وین گهدار مدکنه با پیشش کنی برنامه 7/3/2016 که او برنامه کی تیبت بونه جشن نوروز و پیروز بر هر واهین ری دکان ریا انترنت السرف سری واتین جانه گهدار مدکن سر به نام نشانه voiceofaustraliankurs.com.au د برنامه ایروج دا ام نوچه و راپورین هفتنه بلاف ناکن امی برنامه ایروج بکن برنامه کی تیبت بونه جشن نوروزه کوتی دا و هجماره که جن نفسکار و روز نموان و روشن بیرین کرد تی بینین خیل سر نوروزه پیشش بکنه جبويت جان في دانه نوروز 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 گوتارین بریزن ها جلان بان سیاست مداری کرد بری سردار پشتری لگل سر خد تلفن که سردار پیشکی نوروزتن پیروز پیامی جنابتن ببونه نوروز امسال با کردکان چیه؟ جشنی نوروز لئیوا لرادویکتان لملتکم لرش پوشانی کرد لشار و دیهات ویرانکانی کرد لچیمیا خواردوکانی کرد لکردستانی گورم پیروز دکم و دڵنیام و ئومێدەوارم کوردستانم یەکی گرتوتەوە و دڵنیام و ئومێدەوارم دەوڵەتی سربەخۆی کوردستان دروست بووە ئەگەر سەرانی کوردم کوردێکی نەتەوەیی بن و بانگەوازی یەکگرتنەوەی سربەخۆی کوردستان بکەن و ڕێگا لە سربەخۆی کوردستان نەگرن و دڵنیام بەو زوانە عێراق تەقسیم بووە ئێران تەقسیم بووە تورکیا تەقسیم بووە سووریا تەقسیم بووە و کوردستانم یەکی گرتوتەوە ئەوسا نەورۆزی داهاتوو ڕەش بەڵەکێکی سربەخۆی کوردستان دەکەین هەموو پارچەکان بەیەکەوە فەرموو کاکە مستەفا مامۆستا سەردار دەست خۆش بە و من نەورۆزیش نامتان پیرۆزەکەم و بهیوای لە کار و خەباتی خۆتان هەر سەرکەوتم بی و لە ئایندەدا میحەول بدن گۆت و بێژێکی دەربارەی هەند پرۆژەی توی تەزە لە ئایندەدا بۆ ژنابتان بکەن دووبارە جژنی نەورۆزتان پیرۆز بە و زۆر سپاسی ژنابتانەکەم.
ئێمە شەڕوا بۆ هەموو لایەکتان و سوپاس. بله آگر نوروز بلند و گش بو نوروز رنگین بهار لی خوش بو نهاجی نرگز برواری تمه سر خطا تلفونه نرگز خان روجباش و سپاس بو دمو بشتاریات وکیزانی نوروز هی سالجی هات نوروز و پیروز به گل و پیامات گوتنات بو گل کرد بو نوروز هی سال چیه؟ جشن نوروز پیروز کم بو هر کردکی و هیویدارم که ملت کرد لحر 4 پارچه کردستان آزاد ببن و خوشبخت ببن. استخازم ما مصطفى که بیچک کردیاتی بحث بکم بو نوروز فستیوال اگر وقت هبیدن. فرمو فستیوال ما کردا و 21 نوروز او نشانی آزادیه و دجی بندستیه او جک ام دکین روژا 21 آدار جبو بی خاطنا با پیر مای گوره کاوا او چبکو اوی او روش بیروز کرد وقتی وی به هزت خو سرکوتیا رابونا ملت بندست جو کردا و فارسا و آزاریا کومل کرن و وی و رخنا خو نشان دا دیجی اجدهار شاه آشوریان وی وقتی بناوی ضحاک بو اوی قهرمانیا خو لناف پارستنت ضحاکی بوری و بچکوک خو هیرش کرن و سر ضحاکی هرشاند لبی قهرمانیا خو کاوی ملت بندست رزگار کرن و آزادی بلاف کر لسر ولاد و پیروزیا و روژه کاوی دخواست که آگره پر مزن حل بکن لسر شاخ چیا دا بیتا پیمانی بنشینن بو همی خلق که او آزاد بون جبت هنده آگر حل کرن بو کردا بو یا وقت سنبل آزادیه دیجی رخنیه دیجی
ستمگیریه و داوکتیه و نحقیه لبرهند نوروز لديروكا ما كردا وحتى بدمي قالك بيروزة لناف ملة كرد وملة فارس وبر بريزة وجاربتي ججنا بيروز ججنا نوروز بيروز بكم ودخازيا من سركفتي بهمي كردا بيت نرگس خان گلک سپاس و نوروزا وجی پیروز به بهیویا نوروزا ای سال به نوروزا آشتی و برایتی لتمامی جهانی گلک سپاس نرگس خان گلک سپاس هر سر کردید گوده بریزم برنامه پیشش کنی برنامه یا کردی جایده 2000 اف ام برنامه هیروژ تیبت بونه جشن نوروز نهاجین فسکار و روزنامه وانی کرد بریز عبدالوهاب طالبانی تمه سرخل تلفون کاک عبدالوهاب پیشکی نوروزتن پیروز پیامی جنامتن بو نوروز امسال بو گلی کرچیه ایوش پیروز کاک مصطفى پیشکی پیروز بایی گرمم پیشکش با کمیونیتی کردی استرالیا دکم با بونه جشن نوروزی پیروزەوە هەروەها پیرۆزبایی لە گشت گەلی کوردستانیش دەکەم هەروەها لەم ڕۆژەدا ئەو پەڕی شانازی خۆمان بە پێشمەرگەی قارەمانی کوردستان و قوربانیەکانیان ڕادەگەیەنین بەو اعتیبارەی پێشمەرگە پارێزەرانی خاک و سنووری کوردستانن و ئەو هێزە نەتەوەیەن کە بە ئەزموونی شۆڕژێڕانە پەروەردەکراون و سوپای بەدیهێنانی ئامانجە نەتەوەیەکانمان لە بیرمان ناچێتەوە کاتێ سەرۆک بارزانی کە باسی سەربەخۆیی کرد داعشیان بۆ هێنای داعش ئێستا لە پاشەکشەدایە دوور نییە دوژمنان داعشێکی ترمان بە جۆرێکی تر بۆ دروست بکەن
بەڵام دڵنیاین لەوەی کە کوردستان بە یەکڕێزی خەڵکی کوردستان و بە ئیرادەی پۆڵاینیان هەموو پیلان و تەحەداکان لەناوبەرن و ئێستاش کە باسی ڕیفراندۆم دەکەین سەیرە کێشەی داراییان بۆ هێناینە پێشەوە دڵنیام لەوەی کە گەلی کوردستان نەتەوەی کورد بەگشتی بەسەر ئەم هەموو کۆسپانەدا زاڵ دەبێ و نەورۆزێکی پیرۆز نەورۆزێکی خۆش نەورۆزێکی پڕ کامەرانی بۆ گەلی کوردمان لە پاشە ڕۆژدا دێتە نەورۆز پیرۆز بژی کورد بژی پێشمەرگە و بژی کوردستان لەم مناسبەیەدا حەز دەکەم باسی ئەوەش بکەم کە کۆمەڵی یەکگرتووی کورد لە نیو ساوث وێلز و لەگەڵ کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان ڕۆژی 20 مانگ لە میرانبینا ریژنەل پارک هێنری لاوسن ریزێرڤ جۆرج هۆڵ لە سەبەربی جۆرج هۆڵ سەیرانێکی خۆش بە بۆنەی ئەم ڕۆژە پیرۆزەوە دەگێڕن هیوادارین کە کۆمیونیتی کورد لە سیدنی لەگەڵماندا بن و بەشداریمان بکەن لەبیرتان نەچێت ڕۆژی یەکشەممە 20 ئەم مانگە زۆر سپاس کاک مستەفا جارێکی کە پیرۆزە نەورۆز و هەموو ڕۆژێکمان نەورۆز زۆر سپاس کاک عەبدوڵوەهاب بۆ نەورۆزتان پیرۆز جەژنێکی بۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە و ڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە و ڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەبەقشە و قەداتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەبەقشە و قەداتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی گۆری کووردا بەخۆشی و بەهاتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی گۆری کووردا بەخۆشی و بەهاتەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە دەرگەوە نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە دەرگەوە لاوان بە ئەشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە لاوان بە ئەشقە چوون بە بەرەو پیری مەرگەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی گۆری کووردا بەخۆشی و بەهاتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی گۆری کووردا بەخۆشی و بەهاتەوە تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە قەڵغانی گوت لە سینگی کچان بێ لە هەڵمەتە قەڵغانی گوت لە سینگی کچان بێ لە هەڵمەتە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی گۆری کووردا بەخۆشی و بەهاتەوە ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جێژنێکی گۆری کووردا بەخۆشی و بەهاتەوە دەی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین دەی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین نامرن ئەوانەوە لە دڵی میلەتە ئەژین نامرن ئەوانەوە لە دڵی میلەتە ئەژین ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە
نوروز بهاره و کچو خورتن کرد و جارکیدن بلند بکنه آلا نوروز لسر چیا و زوزان کردستان جسلیمانی و مهاباد جدیار بکر و دهوک تا قامشلی و کوبانی و جارکیدن بلند ببه آلا آزادی و آگر نوروز و لسر کاش مشتنور کاش کوبانی لهمبر او تیروستن داعش یاکو برخوادان و آلا کردستان برنگ کسک و سور و زر بلند کرن و او آل همی بشن کردستان بلند ببه نهاجی دکتور موفق سورانی تبمه سرخط تلفونه کاک دکتور جشن نوروزتن پیروز پیامی جنابتن ببونه نوروز امسال بو گلی کرچیه زۆر سپاس کاک مستەفا ئەو کاتر باش کاک مستەفا جژنی نەورۆز پیرۆز بێ سلااوم بۆ جەنابتان و لە ڕێگەی ئێزگە خۆشەویستەکەتانەوە سلااو ڕۆزم بۆ یەکەی گوێگرانی ئێزگەکەتان هەیە سپاس کرد بە بۆنەی هاتنی جژنی نەورۆز و یادەکانی ئازار بەخۆشی و ناخۆشیەوە بە تایبەتی جژنی نەورۆزی پیرۆز ڕاستەکەی نازانم چ وشەیەک و یاوتەیەک هەڵبژێرم بۆ پیرۆزبایی ئەم جژنە پیرۆزە هەموو نەورۆزێک داخوازیمان یەکڕێزی و یەکگرتن و ئاواتی وڵاتی سەربەخۆ بووە بەڵام بەداخەوە ئاواتەکانمان نهاتۆتە زی قەیرانی دارایی و گەندەڵی دارایی و ئیداری و سیاسی و ئابووری لە کوردستانی باشوور و زالبوونی حەزب لەسەر ئیرادەی ملەت و شەڕی داعش لە باشوور ڕۆژئاوا و جینۆسایدکردنی خوشک و زاکوردەکانمان لە باکووری کوردستان و لە سێدارەدانی گەنجانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆتە هەواڵ و بەرنامەی ڕۆژانەمان لەم جژنە پیرۆزەدا پیرۆزبایی تایبەتی خۆم بۆ کەسوکاری شەهیدانی هەر چوار پارچەی کوردستان دەکەم پیرۆزبایی یەکەیەکەی پێشمەرگە قارەمانەکان و شەڕەوانان و گەریلاکان دەکەم کە ئێستا کوردستانی پیرۆز دەپارێزن پیرۆزبایی خوشک و برا خۆراگرانی جەزیرە و دیاربەکر و شارەکانی تری کوردستانی باکوور دەکەم پیرۆزبایی لە گشت هاوڵاتیانی برسی و تێنی کوردستانی باشوور دەکەم هیوادارم ئیتر بەس بێت سەرکردە کوردستانەکان بیر لە دوارۆژی میلەتەکەمان بکەن ئیتر بەس بێت هاوکاریکردن لەگەڵ دوژمنانی کوردستان و هەوڵ بدرێت کۆنگرەی نەتەوەیی کوردستان دابدرێت و چونکە تەنها پشت بەبەستن بە یەکتری دەتوانین بینە ئامانجەکانمان هاوکاریکردنمان لەگەڵ دوژمنان بە هیچ شێوەیەک نامانگەێنێتە هیچ ئەنجامێک دووبارە پیرۆزبایی لە جەنابتان و لە هەموو هەواڵانی دانیشتووی ئوسترالیا دەکەم بە تایبەتی کوردستانی باشوور کە ئێستا لە قەیرانێکی ترسناکدان زۆر سپاس کاک دکتۆر زۆر سپاس و نەورۆزتان پیرۆز بە زۆر سپاس بۆ بەشداربوونی جنابتان کاکە دکتۆر زۆر سپاس کاک مستەفا وشكاندي قيد زنجيرا تركن روش هلاتامه ديابن هلكن خطيرا يذكرش باب بابيران وشكاندي قيد زنجيرا تركن روش هلاتامه ديابن هلكن خطيرا نورس هاتو رجانية
همي ورا دينا نرابي نورس هاتو رجانية گودن بریز برنامه پیشکشکردنی برنامه کردی رادیو 2000 FM برنامه هیروج تیبت بونه جشن نوروز جدل دام نوروز و پیروز دکن نهاجی بلیسا خان تمی سرخط تلفون بلیسا خان ام کاتم باشو نوروز تن پیروز چی حزکی ببونه نوروز امسال بو ایمو بو گلی کرد برای بای لگلی کردستان کم بخوشی همو سال بی بنسر سالی که پیروز با همو لکی و دارم لانه کردی کان توز برو خویم بسنو امجاره ایتر بس بشر لنا کرده هاول بان خلق کیس راحت کن براستی خلق کردستان هی لاک بونزار هی دارم همو سالی کن خوشی و سلامتی بیت حسینوا روزی نوروز بده بروزی خوشی و یگرنی همو لانه کردی کان بس عیبه براستی ام لانه ناخوش بو اگر همو یک بگرین و بزن ملاق دست لناو دستا به دشمن پیمان ناوری اگر همو یک بگرین و بزن کردستان خوشترین ولاته همو ساله با خوشی زور سپاسش با تو کاک مصطفى زور سپاس بلیسا خان و جشن نوروزتان پیروز به هیوایی همو لا پیروز به سالی تازه نوروز هاتوا جشنکی گوانی کرده بخوشی و بهاتوا هاتنا جشن نوروز چیاو زوزادن کردستان بگولین رنگین تین خملاندن نشان آزادی و سرفرازی و سرکفتنا گلی کرده نوروز لگلی کرد و لهر چار بشن کردستان پیروز با نهاجی کاک فکری برزانی تمیر صد خدا تلفونه کاک فکری نوروز و پیروز به گلو پیام و با نوروز هی سال با گل کرد چیه و چی حزکی بیجی جناب تو جوگیر خوشویست 2000 FMش پیروز مبارک بید امیش کاک مصطفى و نه هاتنا سری سالا کردی و جشن نهتوی کرده نوروز امیش جوانترین و گرمترین پیروزباییت خو و لجنه ناسا پسیفیکیش آرسته به نمال سربرز شهیدا و پشمرگت قهرمان برگیری الخاک و نشتیمان و کرامت آمد کن
دکەم هەروەها پیرۆزباییە لە هەر کوردت هەر چارپارچەت کوردستانە گشتی و ڕەوەندە کوردی لە ئوسترالیا و نیوزیلاندا تایبەتی بکەین هێویدارین ئەv نەڤروزە ببیتە هێڤینا یەکڕێزی و تەبایی و برایەتی لە ناو هەر چارپارچەت کوردستانە چونکە وەکو جنەوەتە زانین منتەقە یا وەعزێکی زۆر احتیاج دەتێت پەڕین یەکڕێزیە ماڵا کورتان دەشێن بەرگێ بگرین هیویدارم ئەv نەڤروزە خەونە میژینا ملەتێ کورد کاویش سەربەخۆیە دەوڵەتێکە کوردیە بێتە جیبەجیکردن دووبارە جەژنە نەوروز لە هەموو لایەکی پیرۆز و مبارەک بێهات خۆشیە دابن گەلێک سپاس کاک فکری بەهێویا نەورۆزایی ساڵ ببە نەورۆزە برایەتی ئاشتی و سەرفیرۆزیە گەلێک کورد گەلێک سپاس کاک فکری بۆ بەشداریاتە نوروزی جشنامه شورشه بیچی آوردک شه بوندات شورشه نوروزی جشنامه نوروزی جشنامه چه کورخت تا ببینم سرتخت از پیچم چه کورخت تا ببینم سرتخت نوروزی چشنامه نوروزی پیروز گودم بیزم بردامن پیششکردنی برنامه کردی رادیو 2000 FM برنامه هیروج تیبت بونه نوروز و پیروز به نهاجی کاک سیروان برزنجی تمه سر خد تلفون کاک سیروان امکانتن باش سپاس بو بشتر بونی جنابتن و نوروزتن پیروز به پیامی جنابتن بو نوروز ام سال چیه کاک سیروان؟ پیروزی لبارزیشتن کاک مصطفى بمبون پیروزی جێی شانازینەتەوەکەمان سڵاو و ڕێزمان ئاراستەی گەلەکەمانەکەین سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانمان لە هەموو پارچەکانی کوردستان و ڕێز و حرمەت و پێزانینمان بۆ خوشکانی شەڕوانانمان دەخوازین لە هەموو پارچەکانی کوردستان بەداخەوە کاک مستەفا دیارە ئەم مانگە مانگی سێ جگە لەم یادە پیرۆزە چەندین کارەساتی جەرگبڕی وەک هەڵەبجە و کۆچڕە و ئەنفال و نەهامەتی زۆر بۆ نەتەوەکەمان لەخۆ گرتووە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا میلەتی کورد هەردەم بۆ ماتەڕەواکانی بەردەوام بووە و کۆڵی نەداوە و شکستی ناساندووە بە دوژمنانی کورد بەم بۆنێ پرسەروەریەوە ئومێدەوارین کە بایی ماڵی کورد بپارێزرێت و یەکدەنگی کورد بەردەوام بێت بەرامبەر نەیارانمان سڵاومان بۆ ئێوەی ماندوو نەناسیش کە بەڕاستی لە خزمەتی کوردەواریدا لەم دوورە وڵاتە بەردەوامن سەرکەوتنی بەردەوامتان بۆ ئەخوازین هیوامان وایە کۆتایی بە تاریکستان و شەمشەمە شوێرەکانی دژی مرۆڤایەتی و پێشکەوتن بێت
کە لە ژێر ناوی داعش چەندین کارەسات و نەهامەتیان تووشی گەلەکەمان کرد. سڵاو لە کۆبانەی سیمبولی بەرخودان، سڵاو لە مەخمور و شەنگار و کەرکووک و گەرمیان و سۆران و بادینان، سڵاو لە کوردستانی گەورەی دایک، سڵاو لە ئێوەش. زۆر سپاس کاکە سێروان، دووبارە جەژنیەوە پیرۆز بە. زۆر سپاس بۆ بەشداربوونی ژناتن. بەڕێزی سپاس. ساڵی تازەیە جەژنی نەورۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە. ساڵی تازەیە جەژنی نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە، من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە. ئاگری نەورۆز لە قەندی لەڵکەن ئاڵای ئازادی نیشتیمان سەرخەن، ئاگری نەورۆز لە قەندی لەڵکەن ئاڵای ئازادی نیشتیمان سەرخەن. مێژ و شایەتە کە ئێمە کوردین بۆ دۆسمان ئاو بۆ دوژمن بەردین، بۆ دۆسمان ئاو بۆ دوژمن بەردین. ساڵی تازەیە جەژنی نەورۆزە، ساڵی تازەیە دیسان نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە. بژی کوردستان چەند خۆشە دڵێ بژی کوردستان. ساڵی تازەیە دەژنی نەورۆزە، ساڵی تازەیە دیسان نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە. هەتا ڕۆژ ئاوا باشوور نێرگزی جەژنی هێناوە، باشوور نێرگزی جەژنی هێناوە. ساڵی تازەیە جەژنی نەورۆزە، ساڵی تازەیە دیسان نەورۆزە من لێتە نەکەم جەژنە پیرۆزە لە یەکترێ بکەن جەژنە پیرۆزە. ساڵی تەزەیە جەژنی نەورۆزە بە هاتنە جەژنە نەورۆزێ چیاوزۆزادên کوردستانê bi gulên rengîn têne xemlandin nîşana azadî û serfîrazî û serkeftina gelê Kurd de Newroz li gelê Kurd û li her çar beşên Kurdistanê pîroz be. ناجی کاک هێمن بابان تەڤمەیە سەر خەت تێلفۆن. کاکە هێمن پێشێکی سپاس بۆ بەشداربوونی جنابتن، نەورۆزتان پیرۆز، پەیامی جنابتن بۆ نەورۆزی ئەم ساڵ بۆ گەلێ کورد چییە؟ سەرەتا جەژنی نەورۆزی پیرۆز لە بەڕێستان و بیسەرانی ڕادیۆکەتان و سەرجەم خوشکان و برایانی کورد لە هەر چوار پارچەی سدنی
هەر چوار پارچەی کوردستان لە سدنی و لە سەرجەم کوردستان پیرۆز دەکەین ومێدەوارین ئەم جەژنی نەورۆزە بەڕاستی تاموچێژی تایبەتی خۆی هەبێ ببێ بە جەژنی کوردان بۆ هیوایەی هەر چوار پارچەی کوردستان ئارامی و هاوسەنگیەک بەخۆیە ببینێ هەروەها بەرەو دەوڵەت هەنگاو بنین بە تایبەت کوردانی باکوورمان لە ژێر چنگی ئەو داگیرکەرانە دەرباز بن هەروەها بڵێسەی چەخماخەی دەوڵەتی کوردی لە باکوورەوە و هەروەها لە ڕۆژ ئاواوە دەنگداتەوە بەو هیوایی هەموو ڕۆژێکتان هەر جەژن و نەورۆز و خۆشی و شادی بێ دووبارە پیرۆز بێ لە هەموو لایەک و بە هیوای ئەم جەژنی نەورۆزە ببێ بە جەژنی ڕزگارکردنی هەر چوار پارچەی کوردستان دووبارە پیرۆزە لە هەموو لایەک. دەستخۆش و هەر هەبی و زۆر سپاس کاکە هێمن. سپاس بۆ بەڕێزیشتان. ظلم و ستم بزر کر کلنگ رزگاری بدل شادی تبجی هاروش آزادیه هم کردین تکو شرین نخوازین بندستیه دیخو کجین دیخو سوشین بوریا آزادیه دیخو کجین دیخو سوشین بوریا آزادیه نوروز حقنی بو بسال جشنا ملتی آری حق نوروز می بو بسال جشنا ملتی آری آخ ببجکین نروژن دال دارون بن شابن طاری ببجکین نروژن دال دارون بن شابن طاری كيف نديرو كما يايكا ويستان هزام لا كيف نديرو كما يايكا ويستان هزام لا أقري ويها أبايا لدن زنجلين دلا أقري ويها أبايا لدن زنجلين دلا نوروزة 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 بيروزة قالوا نوروز هات جشنا مبخير هات 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 بله گهدارین بریز نوروز هات آگر نوروز بلند به نشانه آزادی و سرفرازی نهاجی که کاوکار جری خستنین جوانین کرد لسیدنی تفمه سر خد تلفونه کاکا هاوکار ام کاتم باش سپاس بۆ بەشداربوونی جنابتان و نەورۆزتان پیرۆز چی حەزێکی بۆنەی هاتنی نەورۆز بۆمەی بڵێ و چ چالاکی ڕێکخراوی وهەیە نەورۆزیە مساڵتان پیرۆز بێ پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەین لە هەر جونگلێکی ئەم جیهانەدایە پەیامی ئێمە دایمەنەوەیە کە ئاشتیمان هەبێ لە ناو کۆمەلگای کوردیە کوردیەک بگرن یەکگرتووی سەرمانەخە بۆنەی سەری ساڵی با بڵین کوردیە نەورۆز بۆنێکی کوردیە کوردەواریە ئیتر هەموو ساڵێک کوردۆندن نەهامەتی و ناخۆشی و دەردەسەری بینیوە ئیتر ئەم ساڵیادە ئەم جێژنەوە کات کە هەمیشەی یەکتری بگرینەوە کورد
ئەم جێژەدای من کوور دەگەیەنێتە یەک ئێتر بۆیە پێمان خۆشە هەرچەندە ئێستا ئەم 1-2 ساڵە جێژنی نەورۆز وەکو جاران نییە بە بۆنی ئەو هەموو شەڕ و لەگەڵ داعشوانە بەڵام واکەین ئێتر کورد خڕ بکەینەوە. بەڵێ بەهیوای گەلی کورد خۆ لە ژێر ناوی کوردستان هەڵوێستی خۆ سیاسەتی خۆ مالی خۆ بکە یەک و نەتەوەی کورد بکە ئارمانجی خۆ یەکەم بەڵێ کاک هەوکار هەروە ئێوە ئاهەنگێکی تایبەت بۆنەی نەورۆز ئامادەکەنە ئەتکانی ڕوونکردنەوەیەکی لە کات و شوونی ئەم ئاهەنگ بدی ئێمە و گۆداران. بەڵێ ڕێکخراوەکەی ئێمە گروپەکەی ئێمە دەستەی لاوانی کورد لە سیدنی ئاهەنگی نەورۆزی ساز کردووە بۆ 19 مانگی 3 بله لە ریسپشن هۆڵەکە لە کینگتۆن کلاب لە ئەدەنزە پارکە. بله کاتژمێر 6:30 ئێوارەیە نەوایە 6:30 بەڵێ 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 بۆ ئاگای زیاتر پەیوەندی لەگەڵ چه ژمارە تەلەفۆنی بگرن پەیوەندی بکەن بە سام یان هاوکار 0403 بله 95 57 22 باشە من دووبار 405 728 805 کاکە هەوکارە دووبارە جەژنیەوە پیرۆز بە بهیوای لە کار و خەباتی خۆتان هەر سەرکەوتم بن زۆر سپاس بۆ بەشداربوونتان زۆر سپاستانەکەین بۆم دەرفەت. بەڵێ ئەو کاکە هەوکار بوو لە ڕێکخراوی جوانانی کوردی ئوسترالیا کە ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵ پیرۆز دەکەن لە 19 سێ. بۆ ئاگایی زیاتر پەیوەندی سەری ژماری مۆبایل 0405 728 825 گرێدن لەگەڵ کاک سام بابان دووبارە دەکەم 0405 728 825 ئاهەنگی نەورۆزی جوانانی کورد لە سیدنی. برجي سوز الرازا وقدو لا پاموشی ودو چروی در کردوا دارو ملیدا یکتری جاگو بسر بفریقی دا کر شمالی خاکلی وخو رفيقان روجي كردانا بهارا ججننا وروزا بضلتان دكاملو روجا دامن ججنا بيروزا لسر چوبول بولی شیدا لخوشی گل دلی بندان بجهاد آرزوی لامان گرما کوری گوندان رفیقان روزی کردان بهارا جشنی نوروزا بدلیتان دکم نوروز دامن جشن پیروزا.
خۆی داوە بەرامێنە کچی کابانی گەردەن کرد بەناز و غەمزەداوانێ دەکات شینکەی هەرێم پێشم لەگەڵ بۆنی وەناو شاو تێکەڵاون بۆنی عاوەتر و هێل ڕەفیقان ڕۆژی کوردانە بەهارە جەژنی ناوڕۆزە بەدڵێتان دەکەم لەو ڕۆژەدا من جەژنە پیرۆزە ئەم بەردەوامە لە پێشکردنی ئەڤ بەڵنامەیە تایبەت بۆنەی جەژنە نەورۆزێ نەهاژی پەیامە سەرۆکە ڕێخستنی مافی مرۆڤان لە دانیمارک دکتۆرە ویداد عەقراوی لەسەر نەورۆزێ. جژنا گەلێخوا هەمما پیرۆز دکەم لە هەر چوار پارچێ کوردستانێ و لە دەرڤەی کوردستانێژی ئەسیڤی دکەم کو ئەو جوشە مە نەوروز لێ پیرۆز دکرد د ڕۆژێن بوریدا دروژن کو هم د کوردستان بخدا دژین اسی هیوی دکم کو لبیرا ما کسی نچن براستی گاوا ما آگر هل تکر گاوا ما طلقت ویتن از بینم زور سمبولیک دواتش تخرانده بو و زور خوشیه که تایبت تیده بو هرچندن ها هم لدر وی ولاد دجین لی دبا اف یادگاریه و اف خوشیه و اف جوشه جی هدناف دلی مدا بمینه تنکو او دیار دکد بو ما و بو دورو بری ما که کرد چیه و که کرد چاوا بندست بویا وک ملت وک نتوا اسی وی دکم کو زاروکت ما سر بلند بجین اسی وی دکم کو زاروکت ما همو چجارا وین خوشیه نبینن او مدیتی اسی وی دکم کو خوشویان دنوبرا همو کردان لهمو چار پارچت کردستانه و لهمو جیهانه جی بلاف ببا هیوی دکم آشتی و خوشویان از بینم خوشویان لهمه همو تشتا گرنگتره دوی بوارایدا جوانترین چپکا گل اوان چپکا گلا اوید کو بخوینا شهیدن کردستان حتی نهادشین زور سپاس یاودکم و هیوی دارم جوانترین جشن بو رادیو 2000 FM و بوتا برای هجا هیویا سرکفتن بوتا دخوازم و سپاسیاتا دکم کدو دنگ همو کردا به کردستان رادگینی استا گلک سپاس دکم و جشن نوروز و پیروز به و به هیویا نوروز ای سال آشتی و برایتی و خوشی و سرکفتن گل ما به همی بشن کردستان هیجا وداد خان استا گلک سپاس دکم و حربجی و حرابی دور سپاس بوازی گودای بریزم بردام لپیشکردنی برنامه کردی رادیو 2000 FM او برنامه تایبت بونه جشن نوروزی جشن نوروزی لو پیروز بن حاجی ایو و پیامی هنرمند کرد نجمی غلامی زۆر سپاس کاگە مستەفەگیان ئەمڕۆ من هەم ڕۆژی لەدایکبوونە هەم نەورۆزیشە پڕبەدڵ پیرۆزبایی لە هەموو کوردەکانی هەربژی کوردەکانی ئوسترالیا کە میوادارن ئەم ساڵ ساڵێکی پڕ لە خۆشی و بەختەوەری بێ بۆ هەموو نەتەوەی کورد و کەرکووکی ژگەڕێتەوە باوشی کوردستان و پارچەکانی تری کوردستانیش لەو زڵم و زۆرایی لەژێر دەستی داگیرکەران ڕزگاریان بێ هیوادارم ساڵێکی پڕ لە بەختەوەری بێ بۆ هەموو لایک و بە نابودی دوژمنانی
گەلی کورد بۆ ئێوەشی هیوای سەرکەوت نەخوازم هیوادارم سەرکەوتوو بن لە خزمەت بە کولتوری نەتەوەکەواندا کاکە مستەفا سپاس بۆ پەیوەندیش کە لەگەڵ بناگرتت بۆی دەنگی خۆم بگەێنم بە گوێ بیسەرانی خۆشەویستی رادیۆکەتان زۆر سپاس هنرمندی کرد نجمی غلامی نوروزی و پیروز به نهاجه و وسترانکی هنرمند نجمی غلامی جشن نوروز جاکی خوی تیبت ہے ناو دیرو کو دل هر کردکی دا نوروز سیمپولا آزادی و جیانی نوروز و پیروز به خضرهات کلیل ببون سرگلان آگر هلبون خضرهات هزار جار بخیر به نوروز جشن آزادی پیروز هزار جار بخیر به نوروز جشن آزادی پیروز نوروز 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 جشن گلیم پیروز جشن گلیم پیروز ما مستو كلبون جواخان كاني دربون دلين ما مستو كلبون جبينا قولين تنوروز نوروز بهار رنگینه گودایم بریز به ویهاویجی برنامه بر داوید چه جدل دام نوروزا و پیروز دکن و همی خوش کبراین بشتار سپاس دکن هر وها سالکی دن در باست به بهیویان نوروزایی سال ببن نوروزا برایتی و آشتیا گل کرد لحمی حالین دنیا ببن آشتی لتمامی جهان امجدل دان نوروزا و پیروز دکن بدنگ هنرمند نمر حسن زیرک و نوروز نوروز و پیروز دکن هر وها همیه و خوشکو براین که بشتاری به برنامه بون سپاس دکن جدل دا نوروز و پیروز دکن نوروز کومالگا کرد نوروز هر کرده که نوروز گلی کل همی بشن کردستان پیروز دکن نوروز و پیروز به تا برنامه هفته الپی ساعت 8 واره با همیان شب خوش شبکی به گلو نرگز نوروز و پیروز به نوروز تن پیروز شوق داتوا